بەخێر بێن بۆ یەکەم فێستیڤاڵی تاتی زێڕین لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری جوانی بانە. چیرۆکی هەر خاتوونێکی باڵاپۆش پارتە شێعرێکی جوانە، پارتە شێعرێکی جوانە کە بە وشەکانی شەرم و حەیا، پاکی و بێگەردی و شەڕەف و کەرامەت هۆنراوە. ئەوڕۆ ئێمە دەوری یەک کۆبووینەتەوە، هاتووین تاپێکەوە بیسەلمێنین باڵاپۆشی تەنیا پارچە قماشی. ئێمە چەند ساڵە بە یارمەتی خۆی پەروەردگار کاری خێرخوازیەکەین لەگەڵ فەقیر و هەژارە، وەلی لەگەڵ ئەوەیە فەزلی خۆی پەروەردگار ئێمە توانیمانە ئەم چەند ساڵە مسابقەی حەدیث، مسابقەی قورئان بەڕێوە بەرین، لەگەڵیشە شکری بە حەمدی خواوە توانیمان ئەم تاجی زێڕینە ساز بکەین. بیرۆکەکەی لە پارێکە ئێمە چەندانە کلیپی سەبارەت بە حیجاب، فەلسەفەی حیجاب، ضرورەتی حیجاب و دووربوون لە سپوری لە سوشیال میدیایە بڵاومان کردەوە. تماشامان کرد، ڕنگدانەوەیکی زۆر جوانی بوو، زۆر خانمان هاتنە هێڵ و بە کۆمنتەکانیان ئێمەیان دڵگەرم کرد، تاوکو ئێمە ئەم بیرۆکە کەوتە مێشکمانەوە کە بتوانین تاجی زێڕین بۆ ئەووەڵین بار لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەڕێوەبەرین. ئائیستا ئەگەر سەیری سوشیال میدیا بکەی، خەڵکانێک وازانن حیجاب لە داعیشۆ داهاتووە، کە بەڕاستی ئەمە شتێکی زۆر نامۆیە، شتێکی زۆر ناشرینە کە بڵێ وڵا چون دژایەتی داعیشەکەین، یا وەکو بڵێ وڵا ئەمە جمهوری ئیسلامی ئێران ئەم حیجابی داناوە. حیجاب هینی داعیش نییە، هینی جمهوری ئیسلامی ئێرانیش نییە، ئەمری ڕەب العالەمینە کە ئەبێ بەڕێوە برێت، کە ئەبێ جێبەجێ بکرێت لە کۆمەڵگایە. حیجاب بەڕاستی مەسئولیەتە، پارێزەری خوشکانمانە، مەحدودیەت نییە و ئێمە موافقی حیجابی ئیجباریش نین، حیجاب اختیاری. ئێمە خانەکتابمان هەیە، خانەکتاب لە ڕۆژی ئەوڵۆ لەگەڵمان بووە، لە تەواوی مسابقەکانە ئیسپۆنسەرێکی تایبەتیمانە. زۆر سپاسی بەڕێوەبەری خانەکتاب و تەواوی کارمەندانی خانەکتابەکەم. ئەوڕۆ ئێمە دەوری یەک کۆبووینەتەوە، هاتووین تاپێکەوە بیسەلمێنین باڵاپۆشی تەنیا پارچە قماشێک لەسەر سەر و جەستەی ئافرەت نییە. باڵاپۆشی یەک دانە ئاڵایە بۆ ئێمە، باڵاپۆشی ئاڵای عشقە، ئاڵای ئیمانە. لە بەرابەر ئەو پرسیارەی کە لێمانە پرسن ئایا حیجاب بربەستێکە بۆ ژنان، پێیان ئەڵێن جوابینەوە هەرگیز حیجاب هیچ سەدێکی دروست نەکردووە لە بەرابەر پێشڕەفتی ژنان و قەفەسێک نییە بۆ تواناییەکانی، بەڵکو تەنها سپەرێکە بۆ نگاهە قورسەکان کە خوای تەبارەک و تەعالا حەزی پێ نەکردووە و فرسەتێکە بۆ گەڕانەوەی کەرامەت و عیززەت و چوونە سەر مەسیری واقعی ژنان. لە توولی تاریخا ئێمە ژنانێکی گەورە ئەم قەزیان سابت کردووە. دایکی ئیمانداران خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، حیجاب و داپۆشینەکەی نەبوو بە بربەستێک لە بواری تیجاری و بازرگانی، و هەروەها دایکە عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، حیجابەکەی نەبوو بە بربەستێک لە بواری ڕاگەیاندنی عیلم و شریعەت بە ئەسحابە. بۆیە ئێمە لە توولی تاریخە هەر ئێستێش لە زمانی معاسرە ژنانێکی گەورە لە بواری اقتصادی و اجتماعی و پزیشکی و لە هەموو بوارەکانە بە حیجابەوە توانیوانە بە پێشرەفتایەکی گەورە دەست پێیاکەن. ئەمڕۆ هەمومان هاتوین بۆ ئێرە بۆ ئەو لەسەرنانی تاجی شەرافەت و کەرامەت و گەورەی کە خوای تەعالا بە حیجاب بە ژنانی مسلمانانی بەخشی، و باشترین و گەورەترین سەمەرەی حیجاب بۆ ئێمە ژنان ئەوەیە کە ڕزایەتی ئەڵڵای سوبحانی پێ بەدەست دەهێنین. حیجاب حفاظەتکردنی ئێمەیە لە بەرابەری کەسانی چاو نەخۆش و دڵ نەخۆشە، و ئەرزشە واقعیەکانی ژنانی مسلمانان زیاتر ئەکا لە شخصیەتیانە، لە ئیمانیانە و لە عەقڵیانە. و ئێمە هاتوین بەم حیجابەمان ئەڵێین کە خوای تەعالا ئێمە بەندەگیمان بۆ تۆ سابت ئەکەین. ئێمە ژنانی ئیماندار ئەلگوهایەکین بۆ نەسلهای ئایندەمان، ئێمەی دایکان و خوشکان، ئێمەی مڕەبیانی قورئان کە کەسانێک لە گلای ئێمە پەروەردە ئەبن، ئەتوانین بە حیجابەکەمان نفوس بکەینە ناو دڵیان و نەسلهایەکی باشتر پەروەردەکەین بۆ ئایندەمان و بۆ جامەعەمان. حیجاب تەنها پۆشاکێکی خاڵی نییە، بەڵکو ڕەمزە، هێمایە، نەمادی بەندایەتیە. حیجاب پێناسەی مسلمانبوونی تۆیە، و لەگەڵ ئەوەشا بە خەڵکیش ئەڵێ کە ئافرەت تەنها جەستە نییە، بەڵکو کەرامەتە. حجاب جیا لەوەی ئەتپارێزێ لە چاوی نەخۆشدڵان و ئەو کەسانەشی کە بە کاڵا سەیرت ئەکەن نیشانی عیزەتی نەفسی تۆیە، نیشانی ئەوەیە کە تۆ نیازت بە ڕەزامەندی خەڵک نییە و تەنها نیازت بە ڕەزامەندی پەروەردگارە.
وە لە ئاخریشە ئەڵم خوشکی من ئاخری هەر ڕۆژێ حجابەکەی با ئەو ڕۆژەی کە حجابەکەی ئەوەڵ ڕۆژی ناو گۆڕت نەبێت و ئەو پۆشاکەی حجابەت با کفنەکەت نەبێت. هاتووین تاپێکەوە بیسەلمێنین باڵاپۆشی تەنیا پارچە قماشێک لەسەر سەر و جەستەی ئافرەت نییە. باڵاپۆشی یەک دانە ئاڵایە بۆ ئێمە. باڵاپۆشی جێگای شانازیە بۆ من وەکو ئافرەتێکی موسڵمان یەکەم جار عەبدایەتی خۆم بە لەبەرکردنی حیجاب و جێبەجێکردنی ئەمرەکەی لەم پلەیە جێبەجێ کردووە و بەرامبەر بۆ کەسانەی کە بێڕێزیان بە شکۆ و ویقاری ئافرەتی موسڵمان کردووە من پەیامم هەیە ئەی ئەو دیکتاتۆریانەی کە بە ناوی دیموکراسیەوە پێمانەڵەن کە ئەمەتان بەسەراسە پێندراوە ئەی ئێوە بۆچی لێمانی ئەستێنەوە خۆفڕێدان و لێستاندنەوەش دیکتاتۆریەتە. ئاگادار بین کار و کردەوەکانمان لە پێناوی خوای گەورەیە بێ سوبحانەوە و تەعالا چونکە وەک چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خەبەری پێمان داوە ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە ئینسان هەیەک دێنە بەر دادگای عەدڵی خوای گەورە سوبحانەوە و تەعالا کار و کردەوەکانیان بە ئەندازە کێوی تیهامەیە بەڵام سوبحان الله وەک تۆزی بابردووی لێ دێت. سەحابیەکان فەرمیان بۆچی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی چونکە لە پێناوی خوای گەورەیە نەبوو سوبحانەوە و تەعالا. بۆیە داواکانم لێتان گەورەترین شتێکە تا کۆتایی تەمەن ئینسان لەسەری بەردەوام بێ سابت قەدەم بوونە. حیجاب خۆی لە خۆیان هیچ گونە ڕێگریەک ناکات لەوەی کە ئەو ئافرەتە پیشڕەفت کات چ لە نەزەر دینیەوانە چ لە نەزەر دنیاییەوانێ. ئێمە بە تەواوی مێژوو و ئێستاشی کێ پێوە بێت ئافرەتانێکی زۆرمان هەیە نمونەهایەکی زۆرمان هەیە کە الحەمدولیلا پیشڕەفتێکی زۆریان کردووە چ لە بواری دینیە و چ لە بواری دنیایە. ئەگەر بڵین حیجاب مانعێکە بڵێن مانع بۆ فەساد لە جامعە ڕێگریکردنە لەوەی کە شیرازەی کۆمەڵگا یاخۆ شیرازەی خانەوادەکان تێک بچێت بەڵێ مانعی ئەو فەسادەیە لە جامعەیە بەڵام هیچ گونە مانعێکی نییە بۆ چونکە ئەمری خوای گەورە سوبحانەهو تەعالا بۆ ئینسانە و مادامێ ئەمری خوای گەورە بێت هیچ گونە ڕێگریەک نییە بۆ پیشڕەفتی ئەو ئینسانە. زۆر دڵخۆشین بە بوونتان شانازین و هەر بمێنن و مەحفوظن.